ئێرە کلینیکی چارەسەرکردنی دانا پاش ئامادەکردنی خوێندکاران لە قۆناغەکانی دووسێەوە کە دەگەنە قۆناغی 4 و 5 لێرە دەست دەکەن بە ئیشی پراکتیکی لەسەر نەخۆش. بەشەکەمانە ئیشی پڕکردنەوەی دان، دەماربڕینی دان، دروستکردنی دانی جێگیر، پاش ئەوەی کە نەخۆش لە بەشی تەشخیص حالاکرێتە سەرەوە بۆ بەشەکەمان ئەو ئیشانەی کە پێویستی پێوێتی چ لە پڕکردنەوە، چ لە دەماربڕینی دان، چ لە دروستکردنی دانی جێگیر لە بەشەکەمانە ئەنجامەن کرێت. لە کلینیکی خوێندی باڵای کۆلیژی پزیشکیدان هەموو بەشەکان تیاندا نەخۆشە بینرێ، لەوانە ڕاستکردنەوەی ددان، بەشتی نەشتەرگەری دەمو ددان، بەشی دانپڕکردنەوە، دان دروستکردن، نەخۆشیەکانی دانی مناڵان و دان پارێزی. بە خۆشحاڵیەوە کۆلیژی پزیشکی ددان تەنها کۆلێژە لە هەرێمی کوردستان و عێراقیشدا کە کلینیکی خوێندی باڵای تایبەت بەخۆی هەبێت و لێرەدا نزیکی 54 تەلەبەی خوێندکاری ماستەرمان هەن لە هەموو بەشەکاندا بە سەرپەرشتی کۆمەڵێک مامۆستا و پرۆفیسۆری یاریدەدەر و پرۆفیسۆر. و باشێکی تری کلینیکی خوێندنی باڵای کۆلیژی پزیشکیدان ئەوەیە کە ئێمە بوونی ئەشیعەیە لە جۆرەکانی OPG کە هەموو دانەکانمان بۆ دەرەخا و جۆری CBCT کە سێڕە هەندیە. ئەگەر بێت و نەخۆشیێک دانکێشانێکی بێ بە عملیات دەتوانرێت لە هەمان کاتەوە ئەشی بۆ بگرێت و نەرێتە دەرەوانێ. لایەنێکی باشی تری ئەوەیە کە نرخی ئێرە لە چاو نرخی دەرەوە نرخێکی زۆر ڕەمزیە، هەر وەکو بڵێن خەستەخانەی حکوومیەکان وایە. کۆلێجی پزیشکیدان لە زانکۆی سلێمانی ساڵی 1996 دامەزراوە. لە ئێستادا خاوەنی نزیکەی 555 خوێندکاری خوێندنی بەراییە و نزیکەی 76 خوێندکاری خوێندنی باڵای ماستەر و دکتۆرە. کۆلێجی پزیشکیدان بەهۆی تایبەتمەندی خۆیەوە خاوەنی کلینیکی فێرکاری کۆلێجە کە لە دوو بەشی سەرەکی خۆی بنێتەوە بۆ خوێندنی بەرای و خوێندنی باڵا. نەخۆشخانەکەیە خوێندکارانی کۆلێجی پزیشکیدان کە ئەگەنە قۆناغەکانی کۆتایی پێویستە لەسەر نەخۆش پراکتیککەن و توانەکانی خۆیان برەو پێبن. لێرەدا لە نەخۆشخانەکەیە هەموو جۆرە چارەسەرەکانی پزیشکی ددان پێشکەش بە کۆمەلگاکرێ و بە چارەخوازان دەکرێت کە سەردانی نەخۆشخانەکەکەن لە بواری چاکردنی مناڵان، لە بواری دروستکردنی تاقم، لە بواری پڕکردنەوە چارەسەرکردنی دان، لە بواری دەماربڕین دروستکردنی دان، لە بواری پاکردنەوە، لە بواری دەستنیشانکردنی نەخۆشەکانی ناودەم، هەموو جۆرە چارەسەرەکان و بە خۆشحاڵیەوە لەم کۆتا ساڵانی دواییە کلینیکی فێرکاری بۆ خوێندنی باڵاش دەست بەکار بووە کە تێیدا کۆمەڵە چارەسەر ئەکرێت لە خوێندنی بەرایی ناکرێت وەکو چاندنی دان، وەکو ڕاستکردنەوەی دان، وەکو جوانکاری دان. لە ساڵی 2023 نزیکەی 13308 نەخۆش سەردانی نەخۆشخانەکەیان کردو چارەسەری پێویستیان بۆ کراوە و لە ساڵی 2024 نزیکەی 12820 نەخۆش سەردانی نەخۆشخانەکەیان کردووە. لە ساڵی 2024 165 چاندنی دان لە کلینیکی فێرکاری خوێندنی باڵا کراوە کە بە باشترین سیستەمی ئەوروپی و لەژێر سەرپەرشتی دکتۆری پسپۆر و خوێندکاری خوێندنی باڵا ئەم جۆرە چارەسەرە ئەنجامدراوە. لە هەمان کاتە وەکو نەخۆشخانەکە پابەندبەندێکی زۆرمان هەیە بە کواڵەتی ئەو چارەسەرە پزیشکیانە کە پێشکەشەکرێت لە ڕووی مۆادەوە، لە ڕووی تعقیمەوە، لە هەمان کاتەوە لە ڕووی سەرپەرشتیکردنەوە لەلایەن دکتۆری پسپۆرەوە کە ئەزمونێکی زۆر زۆرانەی و خاوەنی بڕوانامەی زۆر بەرزە. من خوێندکار دیا خدر حەسەن،
لە قۆناغی پێنجەمی کۆلێجی پزیشکی ددان. ئەم چارەخوازی لە بەردەستمە چارەسەری ئیندۆدۆنتیک تریتمنتی بۆەکەم واتە دەمار بڕین. لێرە بە سەرپەرشتی مامۆستا و دکتۆرە پسپۆڕەکان چارە بۆ چارەخوازەکانەکەین بە نرخێکی زۆر گونجاو. من کە ناوم زەینەب ڕەشیدە ماوەی چەند ساڵێکە کێشە لە دانەکانمان هەبووە هاتوون بۆ پزیشکی دیگان کۆلێجی سلێمانی بەش پزیشکیدان هەستان بە چارەسەری دانەکانم زۆر دەستخۆشییان لێکم زۆری سوپاسی دکتۆرەکان و قوتابیەکانەکەم بەڕاستی ساون بە ئەرکی خۆیان و زۆریش ماندوو بوون لەگەڵ مایە دەستیان خۆش بێ و سوپاسیانەکەم. من ماوەی چەند ساڵێکە سەردانی کۆلێژی پزیشکی ددان دەکەم لە سلێمانی بۆی ئەوەی دانەکانم ئازاریان نەبوو. سپاس بۆخوا ئێستا گەشتۆتە قۆناغەکانی کۆتایی و بە پارەیە کە ڕەمزی تۆنراوە چارەسەری کێشەکانم بۆ بکرێ بە هەمان ئەو شێوازی کە لە دەرەوە دەکرێت. و سپاس بۆ هەموو ستافی زانکۆ کە یارمەتی دەربوومەوە.